خۆشەویستان ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی هاوینە بۆیە ئێمەش لەم بەشەی پرۆگرامەکەمانە لە ڕێگای میوانەکەمانەوە خوێندنەوەیەک بۆ کەش و هەوای هاوینی ئەم ساڵەکەین با بزانین چۆنە بێ بە شێوازەگە بێ گۆڕانەکانی کەش و هەوا تا چۆن کاریگەریان هەیە لەسەر وەرزی هاوین بەرزوو نزمی پلەکانی گەرمان لەم وەرزایە چۆنە بە شێوازێکە بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەلاحەدین عەبدولقادر کە بەڕێزیان سۆڕی بواری کەش و هەوان دکتۆریان سلااو لێ بێ زۆر بەخێر بەخێر بێت چاوان دکتۆر ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی هاوینە دەستپێکی گفتوگۆکانمان جارە سەرەتا با لە یەکەم ڕۆژەوە دەست پێ بکەین کە شەوای ئەمڕۆ چۆنە بێ زۆر سپاس بۆی بۆ کورسات سپاس خۆی بەعربی وتو ئینقلاب سەیفیە یعنی ڕۆ و هاوین ئەچین سێ ڕا هەیە سێ بۆ چوون هەیە سێ شت هەیە کە باسی ئەمڕۆ ئەکات یعنی سێ ڕوئیە سێ تێبینگە هەیە هیچیان فەلەکیە هیچیان میترۆلۆجی یعنی کەشناسیە هیچیان محەلیە شتەکان ئەوەی بەنسبەت فەلەکیەوە یعنی زۆر ئاسایە لەم وەختەیە ینی لەم ڕۆژەیە کە ئەمڕۆیە 22 تیشکی خۆرستون ئەبێت لەسەر خولگەی سەرەتان مەدار سەرەتان کە 23 دەرەجەونی و لەسەر و چیەوە لەسەر و هێڵی یەکسانی گۆی زەویە ئەمە گۆی زەویە هێڵ یەکسانی بە ناوەڕاست ساڕات 23 دەرەجەونی و بەرز بینەوە لەوێ ئەمە خۆر ستون ئەبێ لەسەر ئەوە زۆر کەس وازانێ خۆر نزیکە بێتەوە نەخێ خۆر نزیک نابێتەوە تەنها خۆر چییە ستونە بێ لەسەر ئەو خولگەی هینا سەرەتانە کە هینا ئەمە ڕویەیەش یعنی هینێکی فەلەکیە هینی محەلیشمان هەیە مەسن باسێکەن بە تایبەتی لە دوورگەی هینی عەرەبیە ئەڵێت هەنێ ئەستێرە لەم ڕۆژیا دەرەکەیەوە یەکی لەوانە ئەستێرەی سوورایە لای خۆشمان بەپێی وەرزەکانی خۆمان هینی هەیە کە لە پوشپەڕەوە دەستپێکە ئەگەر ئینم نەکرد بێت بەڵێ لە 22 شەشی پوشپەڕەوەیە یەکەم ڕۆژە هاوین دەست پێکات ئەمە هینی محەلی تر هەر شوێنە بە پێی خۆی نیەکاتە مەسەن سیرەکەی لەگەڵ هەر خۆی کوردستانی خۆمان وەرگین لە گەرمیان تۆزە جیاوازترە لە کوێستان تۆزە جیاوازترە ڕوئیە یعنی تێبینینی سێهەم میترۆلۆجیە خۆی ئەمەیان زیاتر ئێمە ئەتیمادەکەینە سەر هەر ساڵ کراوە بە 4 بەشەوە بڵین زستان و پاییز و بەهار و هاوی باش نییە اینجا ئێمە بەپێی تاریخی هی خۆمان چۆن عینەکەین مەسن مانگی 12 بۆ 3 ئەڵێن زستانە 3 بۆ 6 ئەڵێن هاوینە 6 بۆ 9 ئەڵێن پاییزە 9 بۆ 12 ئیتر ببوورە بەهار اینجا زستانە ئەم ڕۆژە وەکو باسەکرێت یعنی گۆڕانکاریە ئەچینە تەواوبوونی بەهار دەست پێکە و ئەچینە چیەوە هاوینەوە جا خۆی لە ڕاستیە زۆر کەس وازانێکەوە خۆر نزیک ئەبێتەوە لە گۆرەوەی نەخێر بەس ئەوەیە کە ستون ئەبێت لەسەر ئەو مەدارە ئەو مەداری سەرەتانە بەڵام هینی خۆی هەیە تاوان دکتۆر هەر ستونەکەی بڕیارەدا کە هاوین زۆر جار درێژتر بێتەوە شتێکی دووە خۆ 2 مانگە زۆر گەرماڕڵی هاوینەوە نیە یعنی هاوین لە 2 مانگی بەهاری نەدزیوە لێمە خۆی ئەزانین چۆنە ئەو قسەی جوابۆیە ئەڵێن ئینقلاب لەم ڕۆژە یەکسەد ئەچینە فەسڵێکی تازەوەی تر ئەوەی تر بەژمارە بەژمارە بەڵام بە گەرما چووی ئەگەر سێری کەی لە ڕاستە بالفعل وەلو ئەم ساڵ زۆر ئینەکەی خۆش بوو مشکلەکە چییە زیاتر ئەمەکە ینی زیاتر فەرقی پێ ئەکرێت مەسەن لە بەستەڵۆکی باشووری زەویە تقریبا لەم ڕۆژەیە لە حدودی 23 ساعت و 24 ساعت ڕۆژیان هەیە تەسەور کە زۆر ناخۆش ینی اینجا بەرەبەرە کەمە بێتەوە ڕۆژەکان کەمێتەوە شەو زیاکاتەوە بۆ شوی لای خۆشمان عینەشت ئەمڕۆ تقریبا لە حدودی با بڵین لە بەغا 14 ساعت و 56 دقیقە و 20 ثانیە شتێکی وایە ڕۆژ تۆ بڵە 15 ساعت یعنی لە 4 و 26 دقەوە خۆر هەڵیە تاوەکو 7 و 21 دقە زۆرە یعنی ئەم فترێ ئەنجە بەرەبرە یەکسانە بنەوە ڕۆژەکە کەمە بێتەوە شەوەکە زیاکاتەوە تاوەکو ئەچینەوە یەکەم ڕۆژی پاییز کە چییە شەو ڕۆژ یەکسانە بنەوە اینجا بەرەبرە لە زستان عەکسە بێتەوە ئەمە بۆیە وا نامدراوە
طبعا لە هەر وڵاتە و بە پێی موقعەکەش یەگۆڕێت. زۆر باشە دکتۆر بەپێی ئەو پێشبینیانەی کە هەیە بۆچی ڕەنگە زۆر کات ئەڵەن هاوینی ساڵێک لە هاوینی ساڵێکتر زۆر گەرمتر بۆ زۆر جیاوازتر بووە اینجا ئەو خوێندنەوەی کە بۆ هاوینی ئەم ساڵ کراوە لەلایەن پسپۆڕانی وەکو بەڕێستان و چ خوێندنەوەیەکتان هەیە بۆ وەرزی هاوینی ئەم ساڵ؟ خۆی زانین چۆنە لە زۆر کەناڵی تریش بە باسمان کردو و زۆر بڵێ منەظەمات باسی کردووە مەسەن یەکێ لەوانەی منەظەمەی بێرکلی ئێرث منەظەمێکی ئەمریکی بەس احتیمام بە چی ئەیات احتیمام بە کەش و هەوا و گۆڕانی پلەی گەرمی لەگەڵ منەظەمەیەکتر هەیە کە پێی ئەوترێت ئەگەر ناوەکەیم بیر نەچوو بێتەوە کۆپەرنیکۆس ئەمانەش عینشت احتیمام بە چی ئەیەن بە گۆڕانکاری پلەی گەرمی و کەش و هەوا زائیدەن کە یەک تەقریری زۆر مهمم بخوێنەوە لەسەر منەظەمەیەکی ماکس پلانکی ئەڵەمانی ئەمانە هەر زوو هاتوون باسییان کردووە و تویانە یعنی بە تایبەتی باسی شتیان نەکردووە بە عام باسییان کردووە مەسەن وتیانە میسر شام عێراق ئێران زۆر جاریشەنێکە لە سعودیە دووەلی خلیج یعنی ئەمانە بە فترێکی زۆر خراپە تێپەڕەبی وشکە ساڵی ئەبێت هاوینەکانمان گەرمە بێ زانەکانمە هەنە جاروشک و سا دەبێت بەو شێوەیە ئەنج ئەوەی کە تێبینی ئێستامامانە دکتۆر خۆی ئەگەر ئەوەی ڕاستی بێت چکە هەموو ساڵێمە داد و بێدادمانە بەدەست وشکە ساڵ بوون و ئەمانەش خۆمی لێکەوتەکانی بەرزبوونەوەکانی زۆر زۆر ڕاستبارینەوانە بەس خۆی مثلەن ئەو گۆڕانکاری کە لە کەش و هەوای هەموو زەویە ئەبێت چەند هۆکارێکە زۆرە طبعاً یەکی لەوانە ئەو ظاهرەیە ئەو دیاردەی ئەلنینۆیە ئەو ئەلنینۆیە کە تەسیرەکەی دەستی پێکرد لە 2 ساڵەوە تا 7 ساڵ ئەخایانێ زۆر جار 6 مانگ تا 16 مانگ تەسیرەکەی بە بەردەوامی هەیە جا ئێمە شانسی خۆمان 24 زۆر گەرم بوو 25 تقریبا وشکە ساڵی بوو بەڕاستی هەتا وەتەسەورەکەین لە نهایەتی 26 یان نهایەتی 25 بیدایەتی 26 نهایەتی 25 تۆزێک جەوەکە بگۆڕە بەس بەعزە جارێک سەیرەکەی علمی کەشناسی بەڕاستی علمێکە یعنی تەنەبووها یعنی پێشبینیکردن دەمخۆش پێشبینیکردنە شتێک نییە تۆ بڵێ وەڵا ئەمە پەرداخێکە و ئاویتیایە نەخێر لەوانەیە لە چکەسا بگۆڕێت لەبەرەوە وا تەسەور کراوە کە ئەم هاوینەمان وەکو تەسەورکرابێت ئەم ئێستا حالیان فیان کە بەڕاستی بۆ مانگی 6 فیان باشە یعنی سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆ بوونی تیارێکی سارد فێنێکتر ئەم هاوینە لە چا هاوینی پارە دکتۆر تا ئێستا ئەگەر یەکشت بڵم لەوانێ باوەڕ نەکەن یعنی شتی واقعیە ینی 2025 مانگی 1 لەگەڵ 2024 مانگی 2025 گەرمتر بوو بەڵام معلەم مانگی 1 بەفر ئەباری خۆی تێکرایی وەرئەگیرێت تێکرایی یعنی بەپی هەموو ئەو تەقریرانێکەوە کۆپەرنیکۆس و ئەوەی کەەوە بێرکلی ئێرتەکە سێرم کردووە ئەڵە 2025 گەرمتر بۆ لە 2024 بەس تاوان تێکرایی وەرەگیرێت یعنی شتی سێر هەیە لە 1990 بۆ 1990 یعنی 19 ساڵ دەرچووەکە ساڵی 24 1.53 تاوەکو 1.53 لەو 19 ساڵەت کراوە بەرز بۆتەوە زۆرە زۆر دکتۆر زۆر کاتباز لەوە کێڵە دەستی مرۆیی ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر ئەم گۆڕانی کەش و هەوای کە لە گۆی زەوی شابە تایبەت ڕوویاوە بۆ نمونە زۆرینەی کار و چالاکیەکانی مرۆڤ زۆربوونی کارگەکان زۆربوونی ئۆتۆمبیلەکان ئەمانە تا چەند ڕۆڵیان هەیە لەوەی کە کاریگەری هەبێ لەسەر گۆڕانی کەش و هەوا پرسیارێکی جوان و قسێکی ڕاستیشە خۆی لە ڕاستیە زین چۆنە هۆکارە تەبیعەکان با بخەینە ئەولاوە یعنی گۆڕانکاریکەوە لە سروش دروستێکە لە کەشناسیە با بین لەسەر ئینی پرسیارەکەی جەنابەت هۆکارە مرۆیەکان زۆر دەوری هەیە بەڕاستی مەسەن حەچی ئەم وڵاتانێک کە ئێمە بینین لە 1970 ئەو ئەوروپایە کە خۆی بە سەوزایی ناوی دەرکردووە بەڵام لە 1970 شارەکانی خەریکی تیجارەتن خەریکی پیشەسازین ئەمانە چی بەکارێنن هەموو
فیول یعنی هەموو وقوت هەموو سوتەمەنی بەکارێنین کەوا پاشەڕۆی هەیە کەوا دووکەڵی پیس سلفایتە کەوا کاربۆن دایۆکسایدە کەوا میثانە ئەمانە بڵاو ئەکەنەوە ئەمانە ئەبێتە هۆی دروستبوونی قەتیزبوونی گەرمی کە قەتیزبوونی گەرمی دروست بوو گلۆبەڵ وۆرمینە ئەمانەیە وای لەکە کەشەکە بگۆڕێت ئیشەڵا گەرمەجالە بڕۆژە بەس باسی قەتیزبوونی گەرمی ئەەکەین یعنی بیوتی زوجاجی وەکو بڵێن شوێنێکی ئاوە ئەو هۆکارانن کە ئەبێتەوەی گۆڕینی کەشەوە اینجا 5-6 وڵات بە تایبەتی زۆر تەسیری تێکات مەسەن میسرە شامە عێراقە ئێرانە ئەمانە زووتر بەرەکەوی پەیوەندی بە گۆڕانکاری خێرایەکانی گۆی زەویشەوە نیە ینی بۆ پلەکانی گەرمان لەم ناوچانەیە زۆر کاریگەری لێکە یانی دکتۆر ئێستا هەمووان یان دەرەوەمان بینیوان کە سوکارمان هەیە لە دەرەوە بۆمە فەڕەنسا ئێستا بەدەست کەماییەوە ناڵێنێ زۆر ئەوروپا ئێستا هاوینیان درێژ بۆتەوە جاران یانت هاوین لەوێ هەر نییە هەندێک وڵاتی هەردوو وەرزی هەیە ئێمە خۆشبەختانە 4 وەرزەکە بینێ هەندێک وڵاتی یان زستانە یان بەهارێکی کەمیان هەیە هاوینیان هەر نبینن بە چای خۆیان ئەمانە پەیوەندی بۆ گۆڕانکاری خێرایانەوە نییە کە گوی بەسەرخوای هێناوێتی و ئێستا ئێمەش لێرە باجەکە لە ڕەنگە لەسەر ئێمە قورستریش بێت خۆی وایە ئەو قسەی خۆی ئەوەیە خۆی مشکلەکە ئەوەیە مەسەن وڵاتێکی وەکو عێراق زۆر ئەوەنە وڵاتێکی پیشسازی نییە بەڵام یەکێکە لەو 5 وڵاتانەی کەوا گۆڕانکاری بەسەرایەت ئەم هۆکارانە بزەم لەسەر قسەی جەنابن ئەم هۆکارانە هۆکارێکی عالەمیە جیهانیە کە تەسیرە کاتە سەر ئەم گۆڕانکاریکە لە کەش و هەواکەیە بێ چی بەرزبوونەوەی پلێگەرمی چی نزمبوونەوەی پلێگەرمی ئەمانە هەمووی وایە ئێستا هەر مانگی دەبوو هەر لەگەڵ ئەم کەناڵە بەرەزەیە چاک پێ گوتمە ئەم ساڵمان سار دەبێت تا مانگی یەک گەرمیەکە تقریبن بۆ ئەوروپا ئاچی هاوین و بالفعل ئێستا یەک شەپۆلی گەرمە ڕوو لە ئەوروپای کردووە یعنی بە تایبەتی ئەوروپای خوارەوە بڵێن ینی باشووریان چکە سەری شۆچێ بۆ لای سوید و دانیمارک و دووە لە ئەسکەنافیا هەوایەکی سادیش ڕۆ کاتە ئێرە یعنی ئێستا تقریم ئەم هەفتە و 2 هەفتەیە ئاوە هەواکەی سا دەبێت یعنی لەگەڵ پار و ئەوانەیە جەوەکەمان بەڕاستی فەرقەیە ئەم وەختە لە کەلار 44 بوو ئێستا 38 و 39 فەرقی زۆرە یعنی لە بەغا 48 بووە ئێستا 46 و شتی وایە ینی بەڕاستی پلەی گەرما ئەگەر ئێمە بە خۆمانەوە ببینین چەنە دکتۆر لە عێراقا پێشبینیەکرێ نزیک بینەوە لە 55 و 50 وەڵی نزیکە بینەوە نزیکە بین بەڵام بەڕاستی 52 ئەوانە ڕقەمێکی زۆر گەورەیە زۆر گەورە چکە لە کەلار و لە گەرمیان زۆر جارە ڕقەمانە باسەکرێ ئەبینێت کە ڕۆ نەبینین بەسچیە مەسەلەکە یعنی شکور ئەوەی باشە مەسەن زۆر ناخیانێ مەسەن 2 هەفتە و 3 هەفتەی بخایەنایە لەم حاڵەتەیە بەڕاستی یعنی مجموعەیە شتی زیانی لێکەوت و لێکەوت دەمخۆش لێکەوتی ئەبوو هەم صحی هەم مادی هەم نەفسی هەم یعنی هینی زۆری هەیە ناخیانی مەسەن لەوانەیە ڕۆژێ 2 ڕۆژ بێت ئیتر شەپۆلەکە هینیەکاتەوە زۆر باشە دکتۆر با بیرمان نەچێ باسێک لە تەپوتۆز و خۆڵبارین و ئەم بابەتانەش بکەین ترکا و نزیکەبینەوە لە وەرزە گەرمەکان خۆڵبارین دەست پێ کاتەوە دیسان بۆ ئەم بابەتە چۆنە بە پێی پێشبینەکان خۆی ئەو یەکەم شت پرسیارێکی جوانە یەکەم شت ئەو شتەی کە پەیوەندی بە خۆڵبارینەوە مەسەن ئەڵێ ئەم ساڵمان خۆڵبارینە بێ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ شکە ساڵی وشکە ساڵی وای لێکات کە زراعەت کەم بێت کە ئاو کەم بێت کە ئەو توربەیە ئەو خۆڵ و گڵوشتە وشک بێتەوە ئەمانەیە وای لێکە کە بوونی هەر جیاوازێکی پەستان وای لێکە بایەک دروستکات و ئەوە بێنێ بۆ ئێمە ئەنجا ئێمە عاتن لە مانگی 3 و بۆ مانگی 5 چینمان هەیە خۆڵبارینێکی ئەوەمان هەیە کە پێی ئەوەترێ هینی خوماسی خەمسینیش پێڵێن لە ئەوروپا طبعا ببوورە لە ئەفریقیا ناوەڕاستی هەمووی بیابانە گۆڕانکاری پەسان لەوێ و لەگەڵ ئێمە پەسان ئێمە ئەبێتە هێنانی تەوژمێکی تەپوتۆز لە ئەوروپاوە لە ئەفریقیاوە بۆ سەر ئێمە ئەوە بۆ ئەو فتری کە بینیمان یعنی نابارێ دکتۆر هەندێکی هەڵا بارێ نانە بارین نییە خۆی بڕاستی بارین
ئەو شتانی کە ئەبارێ بەفرە بارانە جۆمان لێ الله خوا زەبی لێ گرتوین خۆڵەکە ئەبارێ بڵێن لە بیابانەکانەوە هاتویان ڕاستەکەی ئەو مەبەسییان لەوەیە ئەوە جۆری ئەوەیە کە لە دوورەوە بمانێت لۆکەڵی نیە ینی محلی نیە لە شوێنێکی بەرزەوەیەت بەرزیەکەشی زۆرە اینجا ئەنیشێتەوە خەڵگوازانێ ئەبارێ وی لە ڕاستیە شەپۆلەیەت باشە دکتۆرای بوو لە وڵاتانەی تر نییە خۆڵبارین بۆچی زۆرتر لە مەنتیقەی لای ئێمە زۆر ڕاستە زۆر جوانە بەڕاستی خۆی نەبوونی بەعزە وڵاتێک نەیگرێتەوە ئەگەڕێتەوە بۆ جیاوازی پستانەکەی دایم و دەرمەسن سیرەکەی لای ئەوان دنیا سارد دەپێن کە پستانیان بەرزە لای ئێمە گەرمە کە گەرم بوو ئەم هەڵاو نەگەرمیە وای لێکە هەچی ئەم زەڕاتانەیە بەرزێکاتەوە لای ئەمە پستان کەمە بێت اینجا کە پستان لێرەکەم بوو تەوژمی هەوامان بۆیێت یان هەوایەکی سادی خۆشەکوی ئەم سێ چوار ڕۆژێکەوە تقریبان ینی لە چاو ساڵەکانی تراتیا بوو یان تەپوتۆزمان بۆیێت و ئەمە لەبەرەوە دایم و دەر ئەو وڵاتانی کەوا تووشی ئەوە ئەبن سێ چوار خۆی زۆرە سەبەکەی وڵاتێکە ئاتن تووشی ساڵی بووە وڵاتێکە شوو بە سەحراوی ینی نیمچە بیابانە وڵاتێکە باران و ئاوی کەمە ئەنج مەجموعێشتی تریشە کەوای لەکە مەزن لە ئەوروپا بەڕاستی بارانی هەیە سەوزایی هەیە ڕێژەی سەوزایی پەیوەندی هەیە تەبان ئەزین گەرەگەرێمەوەکو ئەوروپا سەوز بین قەرارمانە کوردستان تا 20 ساڵی تر هەمووی سەوزکەین چیا و دەشتاییەک نەهێڵینەوە بێ نەمام و بێت سەوزایی بێت جوانە تێگە ئێمە ڕزگارمانە بێ 30 ساڵی تر خۆڵبارین نبینی لە لۆکەڵەکان لە مەحلەکان ناوخۆیەکان بەڵێ بەڵام ئەگەر هات و ئەوەی کەەوە مەسن لە ئەفریقیاوە ئەوەی کەەوە لە خەلیجەوەیەت لە دۆرگی عەرەبیەوەیەت یان ئەوانە ئەمانە لەوانە نەجاتمان نابێت تەنها لەو وینانەی مەسن ئەگەر لە بینی بڵین لە سووریاوە بۆمان بێت چکە تقریبا دو سێ چوار شەپۆلەکەی تر لە پێش و بەڕاستی لە سووریاوە بۆمان هات ئەوەیە باشە دوکتۆر بۆچی ئەو کەسانەی کە تۆزە لە تەمەنان باسی ساڵی 50کانەکەنەڵە لەو کاتانە خۆڵبارین هەر نەبووی بۆچی ساڵم ساڵانەیە هەر یەک ژینگە خۆی ئاخر خۆی ئەوە نقطە قسەکەیە کە ساڵان ئەو گۆڕانکاری کە لە کەش و هەوای هەموو جیهانە بووە جیاواز بووە لەگەڵ ئەو گۆڕانکارێکە لە ئێستاە هەیە یعنی ڕسمم لایە 1990 پیشانێ بە سەڵۆکی باکووری باشووری باکوور و باشووری گۆی زەوی لەگەڵ ڕسمی 2022 لایە دەمەتر بەفرەکە کەمی کرد باشە دکتۆر پرسیارێکی ترم لا دروست بووە من لە کاتێکا کە سێری ئاسمانەکەی تاری زۆر بەسەر ئاسمانە ئەفرێنێن و ئەڕۆن ئەم تارانە هیچ کاریگەریەکیە لەسەر کەشوهەوە بوونی فڕۆکە خۆی کاریگەری هەیە بەس هێشتا ئەوەنە ئەوە یعنی ئەوەنە خطوتەکە ئەوە یعنی بڵێن ئەوەنە ئەو هێڵانە ئەوەنە زۆر نەبوون بەڵام لە 100 کاریگەری هەیە بۆ چونکە ئەو تیارانە ئەو هێڵانە ئەو هەموو ئەوانە وقود بە ینی بڵێ سوتەمەنیە بەکارێنی کە پاشەڕۆی هەیە گەرمی هەیە ئەمەش ئەیاتە تێکچوونی ئەو تەبقەیەکەوە تەوان ئەوە تەبقەیان ترۆپۆسفیرەیان ئەچێتە ئاوی ترێنەوە تأثیرە کاتە سەر ئەو چینە ئەی گۆڕێت تأثیری هەیە بەس کەمە لەبەرەوە کارەکەی بە کەمتر داێت زۆر باش دکتۆر دەستی ئەوانی کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە لە بەرز بنەوەکانی پلەی گەرمایترەوە تێکدانی سروشتە و چوزانم سووتاندنی ئەم دارستان و پاوانانەیەکە هەیە و یعنی مرۆڤ چی لەسرە بۆی هیچ نەبێ دەستی هەبێت ئەو پلانە چەند پلەیەک بەرزتر نەبێتەوە لەسەر مرۆڤ چی پێویستە زۆر ڕاست زۆر جوانە ئەو شتانی کە پێویستە ئەو هۆکارانەی کەوا مرۆڤ ئەبێتە هۆی گۆڕانکاری لە کەشوەوە زۆرە مەسن بۆ نمونە یەکەم شت بەکارهێنانی وزەی تازە بووە renewable energy مەسن من لە جیاتی ئەوەی کەوا زۆپا بەکاربێنم نەوت بەکاربێنم تاقی شەمسی بەکارێنم وزەی خۆر بەکارێنم وزەی با بەکارێنم ئەو زانەی کەوا تازە ئەبنە و پاشەڕۆیان نییە نابنەهۆی فرێدانی گاز و بە کاربۆن دایۆکساید و میثان و سلفایت و ئەم شتانێکەوە ئەبێت هەوەی پیسکردنی زەوی مەسن من وڵاتێکم هینم هەیە پیشە سازیم هەیە ئەچم فلتەر دائەنێم بۆ چی بۆ ئەو پاشەڕۆ هەوایی کەوا لە معاملەکەەوە لە پیشە سازیەکەەوە دەرەچێت
چەند فلتەرێکی بۆ دانێ بۆی ئەو هەوایکەوە هاتە دەرەوە بە شێوەیەکی پاک بێتە دەرێ يعني وسائل زورة مثلا واز لتصحر اينم درقت زياتر اروينم اي تخوا دكتور ام سبليتو اميك لدرو ام هم هوا گرما كات درو كاريگريان هي يعني اي خو اي كاسا برسياركي بو اسا كاز نادوان لهاينانا لسربان بخوي وتي ل 1940 جا خلق كوتيت عين جوي بوتوالينا هاتوا جاران سليماني ب بيسك ساري كيبو اسا بيسك سبين ساري هي ركوا ئەسا مەسن جاران لە شەستی خانووی سلێمانی گڵ بوو سەقفەکەی گڵ بوو ئێستا لە سڵات دوی تیان نەماوە جاران سلێمانی دوو جیادەیتیا بوو قرتاو بوو یان هین بوو ئێستا 50 جیاتیاموی قرتاوە ئەمانە هەمووی گۆڕانکاریە ئەمانەیە هەبێتە هۆی گەواهی دەستخۆش بە دکتۆریان سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزتمان دوومان کردی دەستخۆش شەڵا هاوینێکی خۆش بەڕێ بکەنەموو لە هاوینێکی ناڵێن فێنێک چکە هاوین کەم بەڵام هیواداری فێنێک بێت و بە ئاسانی تێپەڕە بۆ ملایەک